لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 216 لواني كاين تفسير القرآن في رزبيم وخزمتان ومن بس رزامندي خواهي قولي وهيوادان ايوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم الله لا إله إلا هو الحي القيوم. بەڵێ خۆشەویستان بە فەزلی خوای گەورە دەگەینە خزمەت سوورەتی ئالی عیمران، سێیەم سوورەت بە تەرتیبی مصحف لە دوای سوورەتی ئەلفاتحە و سوورەتی ئەلبەقەرە. ئیتر سوورەتی ئالی عیمرانیش سوورەتێکی مەدەنیە و هەروها لە فەزلی ئەو سوورەتە وەکو لە چەند حەدیثێکدا کە لە مقدمە و سەرەتای سوورەتی ئەلبەقەرەدا باسمان کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دوو سوورەتە سوورەتی ئەلبەقەرە و سوورەتی ئالی عیمران ناوی لێنە ئەززەهراوەین، دوو سوورەتە ڕۆشنەکە. ئیتر چەندین شت دەربارەی فەزلی ئەو سوورەتە لەگەڵ سوورەتی ئەلبەقەرە باس کرا. ئیتر پێویست ناکە دووبارەی بکەینەوە، کەسێکەوە مەبەستی بی ئەوە دەگەڕێتەوە سەرەتای سوورەتی ئەلبەقەرە و لەوێن دەرێ باس کرایە. و دیارە کە دەڵێن سوورەتی ئالی عیمران سوورەتێکی مەدەنیە، وەکو معلومە سوورەتە مەدەنیەکان بێجگە لەوەی کەوا لە سوورەتە مەکیەکان کەوا زیاتر تەرکیزە لەسەر ئەحکامەکانی عەقیدە و خواناساندن و هەروە تەرکیزکردن لەسەر ڕۆژی دوایی و پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بابەتانە کەوا تایبەتن بە سوورەتە مەکیەکان، بەڵام لە سوورەتە مەدەنیەکان بێجگە لە ئەو بابەتانە زیاتر ئەحکامی فقهی و ئەحکامی تەشریعیش باس کرایە. و هەروەها لەو سوورەتەش بە تایبەت تەماشا دەکەی زۆرێک لە ئاەتەکان باز لە ئەهلی کتاب دەکات، چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ ئەهلی کتاب، و بە تایبەت وەکو زۆرێک لە مفەسیرین باز دەکەن کەوا سوورەتی ئالی عیمران زیاتر سەبەب نزولەکەی بەگشتی باز دەکەن. سەبەب نزولەکەی ئەوە بوو ئەو وەفدە نەسرانی کەوا لە نەجران هاتبوون لۆ ئەوەی گفتگۆ لەگەڵ پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. ئیتر دەن بە تایبەتی هەشتا ئاەتێکی سەرەتای ئەو سوورەتە دەربارەی ئەو وەفدەیە و چۆنیەتی گفتوگۆکردن لەگەڵ ئەو وەفدە. ئیتر وەکو باسمان کرد کە باس لە سەبەب نزول دەکرێتن، معنای ئەوە نییە کاتێکەوە سەبەب نزولی ئاەتێک یاخو سوورەتێک فلانە سەبەبە معنای ئەوە تایبەت بیبەوە، نەخێر بەڵکو باسکردنی سەبەب نزول وەکو زانایان دەفەرمون يعين على فهم الآية، یارمەتیدەر لە بۆ تێگەیشتنی ئاەتەکە، بەڵام العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب، کەواتە عیبرەت لە ئاەتەکە وەردەگیرێ بۆی کەوا لەفظی عامن لە بۆ هەموو ئەو شتانەی کەوا لە هەر کاتێک بی لە هەر حادیسەیەک بیتن ئەو لەفظانە و ئەو ئاەتانە لەسەری جێبەجێ دەکرێتن، نەوەک تایبەت بی بەو سەبەب نزولەی کەوا بە تایبەت بەوی دەربارەوی دابەزیە. بە هەر حاڵ ئەوە کورتەیەکە لە سەرەتای سوورەتی ئالی عیمران بە پشتیوانی خوای گەورە دەچینە خزمەت ئاەتەکان و زیاتر بە پشتیوانی خوای گەورە لێی بەهرەمەند دەبین. بەڵێ خۆشەویستان، سەرەتای سوورەتەکە بە ئەلیف لام میم دەست پێ دەکا. ئەلیف لام میم وەکو معلومە کە 29 سوورەت لە سوورەتەکانی قورئانی پیرۆز بە حروف دەست پێکرا، حروفی تەهەجی. 29 سوورەت لەو سوورەتانە دیارە وەکو زانایان دەفەرمون ئەگەر هەموو ئەو حروفانەی کەوا لە سەرەتای سوورەتەکاندا هاتیە کۆی بکەینەوە عیبارەتێکی لێ پەیدا دەبی کەوا وەکو لە ئیبن کەثیرش ڕەحمەت خوای لێبی باسی دەکاتن، عیبارەتێکی لێ پەیدا دەبێ ئەوش ئەوەیە نەص حەکیم قاطع له سر، کەواتە بە تەئکید نەص ئەوە نەسێکە حەکیمە، حکمت تێدا، قاطعە قەطعیە، سری و نهێنیشی تێدا. ئیتر دەربارەی ئەو حروفانی کە لە سەرەتای سوورەتەکاندا هاتیە و گوتمان کەوا لە 29 سوورەتدا هاتیە بە کورتی وەکو لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرەش باسمان کرد، هەر وەکو بە بیرهێنانەوە زۆر بە کورتی زانایان چەند ڕەئیەکیان هەیە.
هەندێک لەوانە دەڵێن مانای هەیە ئەو حروفانە مانایان هەیە ئەو اختلافش لە نێوانیان هەیە بە مانای چ دێ ئیتر هەندێک لەوانە دەڵێن باس لە ئەسماکانی خوای گەورە دەکات مەسەلەن ئەلیف لام میم بە مانای ئەوەی دێ کەوا خوای گەورە دەفەرمی ئەنا الله ئەعلەم باس لە ئەسما و صفاتی خوایە هەندێک دەڵێن نەخێر بەڵکو ئەو حروفانە معنایەکەی ئەوەیە کەوا ناون لە بۆ سوورەتەکان کە تێیدا هاتیە ئەلیف لام میم سەجدە وەکو لە پێغەمبەر واردیە صلی الله عليه وسلم ئەوها بۆ شێوەی باسی ئەو سوورەتەی کردێ ئەوە ڕەئیە کەواتە هەندێک دەڵێن معنای هەیە و معنایەکەشی یان ئەوەتە با بڵێن ناوەکان و صفاتەکانی خوای گەورەی سوبحانه وتعالى یان ئەوەتە ناوی سوورەتەکانەوە یاخود ڕەئی دیکەش دەدەن کە دەڵێن معنای هەیە دووەم دەڵێن ئەسڵەن معنای نیە حروفی تەهەجیە ليس لها معنى إطلاقا حروفیش هیچ مانای نییە بە مطلقی هەندێک دەڵێن مانای هەیە بەڵام مانایەکەی الله أعلم بمراده الله خوا سبحانه وتعالى دەزانی مەبەست لەو مانایانە چییە مانای هەیە هەندێکیش لە عولەما دەڵێن مووقفمان بەرامبەر بۆ حروفانە التوقف دەبی بەرامبەری بوەستین هیچ قسەی نەکەین ليس لنا إلا التلاوة لەسەرمانە تەنها تیلاوەی بکەین و بیخینینەوە بەو شێوەی کە هاتی ئەلیف لام میم ئەلیف لام میم ئیتر زیاتر لەسەر باز ناکەن ئەو چار ڕەئیە هەیە بەگشتی لە نێوان عولەما ئیتر وەکو ئیبن عوثەیمین ڕەحمەتوخای لێبی دەڵێ ئەو مانای دووەم زیاتر تەرجیح دەکرێت کە ئەوانە حروفی تەهەجینە ليس لها معنى إطلاقا خودی حرفەکان حرفە ئەلیف ئەلیفە معنای چییە معنای ئەوە حرفە بە هەر شێوەیەک دەڵێ ئەوە حروفن معنای نییە لەبەرەوەی معنا نادا حرف بەڵام حکمەتی تێدایە کەواتە لێرەدا دەڵێ حروفە حروفی تەهەجیە معنایان نییە بەڵام حکمەتی تێدایە حکمەتەکەشی چییە وەکو زۆرێک لە زانایانی سەلەف وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی ئیبن القەییم ڕەحمەتی خوای لێبی ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێبی ئیتر ئەوانە دەڵێن زۆریش کە لە عولەما دەڵێن حکمەت لە هاتنی ئەو حروفانە لە سەرەتای سوورەتەکان لە بۆ تەحەدا و ئیعجازە خوای گەورە سوبحانه وتعالى تەحەدای پێ دەکات بە تایبەتی لە زەمەنی نزولی سوورەتەکان قورئانی پیرۆست زەمانێک بوو کە لە پێغەمبەر لە ناو قوڕەیشدا بوو قوڕەیشیش مەشهور بوون بە فەساحەت و بە با بڵێن کە زۆر شارەزا بوون لە زماندا لە زمانەوانیدا خوای گەورە سوبحانه وتعالى تەحەدایان دەکات لەوێ و هەتا ڕۆژی قیامەتیش تەحەدای هەموو بەشەریەت دەکات کە ئەو قورئانە وەکو مەنهەجێک وەکو وەحیێک لەلایەن خوای گەورەوە سوبحانه وتعالى لە بۆ پێغەمبەرەکەی هاتی صلی الله عليه وسلم لەویشەوە لە بۆ هەموو بەشەریەت هیدایەتە و کتابی ڕێنمونیە ئیتر ئەوانەی کەوا ئیمانیان بۆی نییەکەوە کەلام اللهە بەڵکو دەڵێن والعیاذ بالله حاشاه و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی داینایە دەیخوای گەورە تەحەدا دەکات سوبحانه وتعالى بۆی کەوا ئەو قورئانە ئاەتەکانی کەلیماتەکانی لەو حروفانە پێک هاتیە لە ئەلیف لام میم و إلى آخری کاف هایا عین صاد و إلى آخر لەو حروفانەی کەوا حروفی تەهەجی پێ دەگوترێت کەوا زمانی عەرەبی لە پێک هاتیە دەی ئەوانەی کەوا قەناعەتیان وایە ئەو کەلامی بەشەر و کەلام الله نییە والعیاذ بالله دەی باشە خۆ ئەو حروفان لەبەردەستی ئەوانیشە دەبا شتێک هاوشێوەی بیدروستکەن هەم لە بەلاغەت و هەم لە مەعنا لە ناوەڕۆک دەی با ئەگەر پێیان دەکرێت شتێ شوا بکەن وەکو خوای گەورە لە چەندین جێگا بە فعلیش تەحەدا دەکاتن فإن لم تفعلوا ولن تفعلوا نتان کردیە و پێشتان ناکرێ هەتا ڕۆژی قیامەتێ کەواتە زۆرێک لە عولەما ئەوە ڕەئیوانە بەڵێ ئەو حروفانە حروفی تەهەجین حروفی زمانی عەرەبین مانایان نییە لە خودی خۆیان بەڵام حکمەتی تێدا لە هاتنی لە سەرەتای سوورەتەکان حکمەتەکەش بریتە لە تەحەداکردن لەلایەن خوای گەورەوە کەوا بەڵگەیە لەسەروەی ئەو قورئانە کەلام اللهە کەلامی بەشەر نییە بەڵێ ئەلف لام میم الله لا إله إلا هو الحي القيوم ئەمجا خوای گەورە سوبحانه وتعالى سوورەتەکە بۆ شێوە دەست پێ دەکات باس لە حقیقەتێکی عەقیدی زۆر گرنگ دەکا کە ئەو قورئانەی کەوا کەلامی رب العالمین ئەو زاتەی کە ئەڵڵایە ئەو ئەڵڵایی لا إله إلا هو ئەو زاتەی کەوا هیچ ئیلاهێکی بە حەق نییە هیچ پەرستراوێک بە حەق نییە تەنها ئەو نەبی هەر ئەو زاتەشە الحەی القەیوم ئەو زاتەیە هەر ئەویان صفەتی الحەیات صفەتی زندیاتی هەیە زندیە هەر ئەو بە مانای کەلیمە زندیە هەر ئەویش القەیومە بۆی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى پێویستی بە کەس نییە هەموو مەخلوقاتیش پێویستیان بە ئەوە
بەڵێ خۆشەویستان دیارە الله سبحانه وتعالى وەکو باسمان کردی لە چەندین ئاەتکەوە لە خزمەتیدا بووین لە سوورەت الفاتحەوە هەتا وەکو گەیشتین ئێرە الله لەفظی جەلالەیە کەوا کۆکراوەی وەکو زانان دەفەرمون هەموو ناوەکانی خوای گەورەیە سبحانه وتعالى هەموو ناوەکانی خوای گەورە دەگەڕێنەوە سەر ئەو ناوە الله الذي لا إله إلا هو الحي القيوم الله ئیتر لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە ناوەکان کە باز دەکات دەیداتەوە پاڵ لەفظی الله سبحانه وتعالى لەفظێکە تایبەت بە ذاتی الله سبحانه وتعالى لا يتسمى به غيره غير الله هیچ مەخلوقێک والعياذ بالله هیچ موجودێک نییە کەوا يسمى بسم الله ئەبەدەن شتیوان نەبووە تەنها متعلقە بە ذاتی خوای گەورە ئەو لەفظەش مشتقە یان مشتق نییە بەڵێ مشتقە و زۆربەی ڕێی عولەما وایە لە مألوهی هاتێواتە المعبود أو ذاتي كوا معبودة الله سبحانه وتعالى كلفظ جلالية لفظ جلالية وكو زانان دفرمون أعرف المعارف لهمو معرفة كان معرفة ترى لهمو ناسرا والناسرا ترى سبحانه وتعالى خوشترين لفظة بسر زمانو بسر دلو دروني بنديش فترة خاوين دادي الله سبحانه وتعالى أو كوا كافريشة ئەوەی کە کافریشە لە کاتی تنگانەدا بە ناچاری هاواری الله دەکا سبحانه وتعالى الله لا إله إلا هو الحي القيوم أو الله سبحانه وتعالى لا إله إلا هو هیچ ذاتێک و هیچ پەرستراوێکی بە حەق نییە تەنها ئەو نەبی لا إله هیچ پەرستراوێکی بە حەق نییە لا إله دیارە إله بە معنای معبود دێ لێرەش پێویستە بگوترێ معبودی بە حەق لەبەرەوەی غەیری الله معبودی دیکەی بە باتیل و بە ناحەق هەیە لێیە پێویستە لێرە بڵێن معبودی بە حەق کەواتە ئەو زاتەیە الله کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە تەنها ئەو نەبی دیارە ئەو حەقەتەیەکەوە خوای گەورە سبحانه وتعالى لەفظی با بڵێن تەوحیدی خوای گەورە سبحانه وتعالى کە بریتیە لە نەفی و ئیثبات نفي وإثبات نفي پەروەردگارێتی و پەرستراوێتی لە هەموو ئەوانە دەکاتن کەوا دەپەرسترێن لە غەیری خوا ئیثباتی دەکات تەنها و تەنها لە بۆ ذاتی الله لا إله إلا الله كوكو معلوم شيء كم ركن الأركان كاين داخل بون بدائرة الإسلام أشهد أن لا إله إلا الله أو أشهد أن محمدا عبده ورسوله إتر أو حقتك وهم بيغمبران بيهاتينا عليهم الصلاة والسلام خواي گەورە هم پێغەمبەران ڕەوان کردێت تاوەکو لا إله إلا الله لەسەر ڕووی زەوی بچەسپێ لا إله إلا الله بۆی کەوا هەمووی بەندەن یەک زات هەیە کەوا شایانی پەرستنی هەیە کە ئەویش الله سبحانه وتعالى هەر ئەویان مستحقە هەموو شێوازەکانی پەرستن لە بۆی ئەنجام بدرێ الله لا إله إلا هو الحي القيوم أجدونا لنا بيروزكاني خواي يقول ليردا باسكرا الحي القيوم أو ذاتي كوا تنها أو شاني برستني هو معبودي بحقك الله هر أو ذاتي الحي القيوم الحي القيوم الحي وكباس ما كذا لو أنا كان رابط جواتا خواي قوري بمعنى كلمة زندية الحي الحي كواتا خوای گەورەی سبحانه وتعالى بەمانای کەلیمە زندیە بە هیچ شێوەیەک مردنی بەسەردانایە نەک مردن بەڵکو خەویش نایباتەوە لە تەفسیری سوڕەتی ئایەت الکورسی باسمان کرد بەڵکو خەویشی بەسەردانایە نەک هەر خەو بەڵکو سینە و واتە با بڵێن خەوە کوتکەش نایباتەوە بۆرژانیش نایباتەوە لەبەرەوەی نووستن و بۆرژان لە ژیانی ئەو مەخلوقەی یاخود ئەو مەوجودەی کەم دەکاتەوە الله سبحانه وتعالى الحي ژیانێکی کاملی هەیە ژیانێک هو الأول والآخر خوایە سبحانه وتعالى وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی هەبووە و هیچ شتێک لە پێشی نەبووە هەر خوایەش ئاخرە لەیسە بعده شەی هەر ئەو زاتەیە باقیە و دەمینێتەوە هیچ کەسێک نییە لە دوایوی بمینێتەوە کەواتە خوای گەورە مردنی بەسەردانایە تا کەسێک لە دوای ئەو بمینێتەوە والعیاذ بالله کەواتە ژیانێکە پێویستیشی بە کەس نییە لەو ژیانە و هەروەها کاتێکەوە خوای گەورە الحەیە سبحانه وتعالى ئەو پەڕی ژیانی تێر و تەواوی هەیە ئەو زاتە لە هەموو ئەسما و صفاتەکانیش تێر و تەواو و کەمالی هەیە کەواتە خوای گەورە الحەی
کە ژیانی تێر و تەواوی هەیە کەوا پێویستی بە کەسێکی نییە ژیانەکەشی لەلایەن خۆیتی سوبحانەوە وتعالا کەسێک پێی نەبەخشێ وەکو مەخلوقین کەوا مەخلوق ژیانەکەی خوا پێی دەبەخشی و هەروە سەرەتاشی کۆتاییشی هەیە ئیتر هیچ نوقسانێش تێدا نیە لە هەموو صیفاتەکانیشی لەناو ئەو ژیانە تەواوی کەوا هەیتی ئەو پەڕی کەمالی هەیە لە سەمیعی ئەو پەڕی سەمیعە لە عليمي أو بري عليمة لا قادري أو بري قدرته سبحانه وتعالى الحي القيوم القائم بذاته المقيم لغيره أو ذاته كوا خواي جور سبحانه وتعالى بخوي بيوستي بكز نية بخويتي بيوستي بكز نية سبحانه وتعالى تاوك بردوان بلجيان وهروها مقيم لغيره لبو غير خوي همو أو موجوداتاني كهي خواي سبحانه وتعالى وجودیان پێ دەبەخشی خوایە ژیانیان پێ دەبەخشی کەواتە القەیوم بە مانای قائم بذاته لە خۆیەوە پێویستی بە هیچ کەسێک نییە مقیم لغیره هەموو موجودات پێویستی بە خوای گەورە سبحانه وتعالى وەکو لە سورة الرحمن دا دەفەرمی يسأله من في السماوات والأرض يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدانە هەر هەمووی پرسیار لە خوا دەکەن سبحانه وتعالى خوایە پێیان دەبەخشی خوایە سبحانه وتعالى پێیان دەبەخشی ئیتر لەبەر ئەوەی ئەو زاتێکەوە الحي القيوم هەر ئەوی شانی پەرستنی هەیە سبحانه وتعالى الحي القيوم هەر ئەوە شانی پەرستنی هەیە و معبودی بەحەقە غەیری الله هیچ کەسێک نییە ئەو صیفەتی تێدا الحي بی ئەگەر ژیانیشێ بەڵام ژیانێکی نوقسان و کەم و کورتی تێدا هیچ کەسێک نییە قەیوم بغەیری الله غەیری الله سبحانه وتعالى هەمووی پێویستی بەوەی هەیە کە خوا یارمەتی داتاوەکو بژێن ناشتوانی کەسی بژێن بەڵام اللهە الحي القيوم هەر ئەوی شانی پەرستنی هەیە سبحانه وتعالى لۆی لە دوای یەکسەر دەفەرمێ نزل عليك الكتاب ئەو خوای کەوا شانی پەرستنی هەیە منهەجیشی ناردێکەوە بە چ شێوەیەک ئەو بەشەریەتە ژیانی بەڕێوە بە خواپەرستی بکە ئیتر دیارەوە لەبەر تەوابوونی کات لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئاەتی دواتر بە پشتوانی خوای گەورە باسی دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون